هیوادارین بەڕێوەبەرهەتیە چۆی کەرکووک چای بۆم بڕیارە بخشێنێتەوە لەبەرەی پارەکەی زۆر زیادە 500 زۆرە بۆ شۆفێرێ تەکسی کە ڕۆژە تا ئێوارە 20,000 بۆ 25,000 پێیان ناکا بە حەقیانەت. هیوادارین چایەکی بیا بخشێنەوە بڕیارە ئەگە قانزازی شۆفێرانی تەکسی هەیە ئەوە بیکەن، ئەگە ئازانن قانزازی نییە بانیکەن ئەلێنە ئەمرەکەش زۆر بەجددیە، یعنی بە زۆر پێ دەکەن. هیوادارم چایەکی بیا بخشێنەوە زۆر لەوە باشتیشیە باشترکەن بۆ شۆفێری تەکسی. 500,000ەکە زۆرە، 500,000 زۆرە، هیوادارین کەمیکەنەوە 150,000 200,000 بێ ئەوەی کابرا بتوانێت بیکە، کابرا سیارێکی پێ خۆی بای 30 وەرەقەیە معقول نییە 500,000 لێ بدە. وانە ڕاستە بەڕاستە بەنزینەکەمان خراپە، بۆ جەو خراپە، بۆ ژینگە خراپە، بۆ تەندروستی بە شەرش خراپە. بەس هیوادارین کارێواش بکەن تاسیر نەکە لە سایقی شۆفێرەکانمان لەبەرەی کابرا خاوەن ماڵ و مناڵە عایلەیە نەخۆشی هەیە نوقسانی هەیە کابرا هیوادارین کارێوا بکەن تاسیری لێ نەکەن. ئێمە ماوەیەک پێش ئێستا تقریبەن مانگێک پێش قەرارێکمان بۆ هات لەلایەنی وەزاری نەوت عێراقەوە بە هاوکاری وەزارەی ناوخۆی عێراق و بەڕێوەبەرهەتی هاتووەی گشتی عێراق ئەو تەکسیانەی کە ئەیانەوێ بۆ یەکەمین جار بێن تۆماری بکەن لای ئێمە دەبێ مەنزومەی غاز ببەستن دو ئەوساکە ئێمە ویان تەسجیلەکەین. هۆکارەکەیشی ئەوەیە یعنی بانزینێکی زۆر دێتە ناو عێراقەوە ئەوشە بە هاوردەیە هاوردەکردن ینی ئیسرادە کوالەتەکانیان تەواو نییە پارێکی زۆر لەسەر عێراقی بۆیە حکوومەت عێراق بڕیاریدا مەنزومەی تەکسیەکان بکاتە غاز هەم کوالێتەکەی باشین ئێمە خۆمان غازمانەیە وەکو عێراق دوو نرخەکەی کەمترە